سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی پێتان دەگەمەوە. لەم بەرنامەیەدا باز لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکەین. لە میوانەکانم دەپرسم لە ئێستادا گرنگترین کارەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چییە؟ بارودۆخ و گوزەرانی هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی لە سای قەیرانەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە چه ئاستێکدایە؟ دەوترێ سلێمانی لە غیابی دەسەڵاتی سیاسیدا دەژی. ئایا مەگواستراوەتەوە بۆ دەسەڵاتی ئیداریش؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکانە. دیارە ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتێکی چاودێریە لە سنووری جوگرافی کاریگەڕی پارێزگاداوە بۆ ڕێخستنی کاروبارەکانی کاریگەڕی و داراییە لە سنووری پارێزگا بە شێوەیە بە سیستەمێکی یا بە پرینسیپی لامەرکەزی بە شێوەیە کە بتوانێت بۆ ڕێخستنی کاروبارەکانی کاریگەڕی و دارایی لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیان و بە مەرجێک پێچەوانە نەبێت لەگەڵ یا دەستوری یاسا و ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. دیارە کارەکان هەم لە ڕابردوو هەم لە ئێستا و لە داهاتوویشە کاری ئەنجومەنی پارێزگا بریتە لە دەسەڵاتی چاودێری و بەدواداچوون و دەرکردنی بڕیار و پەیڕە و بۆ هەند دەرکردنی ڕاستپاردەکان ئەمە هەمووی بۆ ڕخستنی کاروبارەکانە هەم لە ڕووی کارژێڕیەوە هەم لە ڕووی داراییەوە و کارەکان دیارە لە ڕابردووە ئەنجومەنی پارێزگا هەموو ئەو کارانەی کە لە ئەستۆی بۆ جێبەجێ کردووە لە ئێستاشدا ئێمە بۆ ساڵی نوێ ئێمە ئەرک و کارەکانی خۆمان هەم ئاگاداری هەموو لیژنە هەمیشەیەەکانی ئەنجومەنی پارێزگامان کردوێتەوە کە خۆی لە 17 لیژنەی هەمیشەیە ئابینێتەوە و بۆ ئەوەی بتوانین لە ئەم ساڵی 2017 بتوانین وەکو ئەنجومەنی پارێزگا خزمەتێکی باشتر و زیاتر بە هەموو هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی بە ئیداری ڕاپەڕین و گەرمیانی شەوە بکەین و کارەکان وەکووتم چاودێریە بەسەر هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و ڕێخستنی ئەولەوێتی پرۆژەکانە و بەداخەوە کە لە ئێستادا هەموو ئەو پرۆژانەی کە ئەو بودجانەی پێویستە نییە لە هەرێمی کوردستان بەگشتی و پارێزگای سلێمانیش بە تایبەتیش بودجەی پەرەپێدانی پارێزگاکانە و هەموو پرۆژانێکی کە لە سنووری پارێزگای سلێمانیە دەکرێت ینی پێویستە ڕەزامەندی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر بێ و یاخود لە خوارەوە واتە لە ناحیەکان و قەزاکانەوە کە دێ نوێنەرەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە زۆنەکان ئاگادار بوون و دواتر بێتە پارێزگا بێتە ئەنجومەنی پارێزگا. کۆی کارەکان ڕێخستنی کارەکانە هەم لە ڕووی کارژێری هەم لە ڕووی داراییەوە و ڕێخستنی هەموو ئەو پرۆژانی کە پێویستە و زەڕورن بە شێوەیە کە هەندێکیان ئەوەی کە پێویستی بە دەنگدان و لە کۆبوونەکانی ئەنجومەنی پارێزگایە دەنگدانی لەسەر بدرێ و ئەوانشی کە پێویستی بە لیژنەکانە لەگەڵ لیژنەکان یاخود لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان یاخود سەرۆکایەتی ئەنجومەن کۆبوونەکانی خۆی ئەنجامەدا و بۆ یەکلاکردنەوەی هەموو ئەو کار و پرۆژانی کە پێویستن لە سنووری پارێزگای سلێمانیە. سنووری ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ئێستادا هەموو سنووری پارێزگای سلێمانی بە ئیداری ڕاپەڕین و گەرمیانەوە هەمووی دەگرێتەوە جگە لە پارێزگای هەڵەبجە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی کارەکانی خۆی لە ڕێگەی و 17 لیژنێکە کە هەیەی هەموو ئەم لیژنانە بەپێی ئەو داخوازێنەی کە هاوڵاتیان ڕۆژانەی هێن ئەنجومەنیان هێن لە ڕێگەی سەرۆکایەتی ویانە ڕێگەی فەرمانگە پەیوەنددارەکانی حکوومەتی خۆجیەوە گاتە ئەنجومەن ئاڕاستەی لیژنەکان نەکرێ خۆتەزانی کاری سەرەکی ئەنجومەن بەپێی ئەو یاسایی کە نەخشەڕێگەی بۆ داناوە کاری بەدوادچوون و چاودێریە و هەموو لیژنەکان یان ئەندامانی ئەنجومەن کاری لە چوارچێوی سیاقی کاری چاودێری کاری خۆیانەکەن کاری چاودێری بە دوادچوون کاری سەرەکی ئێمە ئەگەر بیزەوە وڵامی پرسیارەکەیەوەمەوە ئەوانەی کە خۆمان ئەیبینی بەرچاومانەکەویان ئەوەی کە لە ڕێی هاوڵاتی و پێمانەگە یان ئەوەی کە پێویستە بیکەین لە چاودێری بە دوادچوون ڕۆژانە ئەو کاراناکەین. کۆبنەوەی ئەنجومەن حتمما کۆبنەوە بۆ بڕیاردانە لە پێڕێوی ناخۆی ئەنجومەن بابەتە تێروتەسەلەکان مناقەشە درێژخانەکان لە کۆبنەوەی لیژنەکانە ئەکرێت و بڕیارەکانە هێڵدرێتەوە بۆ کۆبنەوەی ئەنجومەن لەبەرەوە هەر کاتێک کە کۆمەڵە ڕەشنووسێک پێویستی بۆ بکە گەڵاڵە بۆ مسۆدێکی باش بۆ بڕیاردان و کاتە ئەبرێتە کۆبنەوەی ئەنجومەن بۆ بڕیاردان.
سەرتا بە ناوی خی گەورە ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەن و وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەرقاڵی ئیش و کاری ڕۆژانەی هاوڵاتیانە ئەو ئیش و کارانەی کە بە بەردەوامی ڕوئەکاتە ئەنجومەنەکە هی تاکی هاوڵاتی بێ یا هی کۆمەڵە هاوڵاتیەک بێ یا هی دێهات و شارە ئەو قەزا و ناحیانەی کە دەور و پشتی سلێمانیە بەڵام لە ئێستادا ئەو ئیش و کارانەی کە بڵێن ئێمە بۆی هاتوون و لە ئەوڵی هەڵبژاردنەکانەوە ئێمە بۆی هاتین کە بە گڕوتینێکی زۆر گەرم و ئێمە هاتین بۆ جێبەجێکردنی زۆر ئیش و کاری هاوڵاتیان بەڵام ئێستا ئێمە گڕوتینە نەماوە بە حکومەوەی کە باری ئیداریەکە و باری ئابوووریەکەی هەرێمی کوردستان نالەبارە لە کاتێکا کە ئێمە هاتینە سەر ئەم ئیشەی خۆمان بەڵام ئێمە بەش بە حاڵی خۆمان هەر ئیشی خۆمان ئەەکەین کێ لەو ئیشانەی کە ئێمە ئێستا ئەجێندامان ناوە بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا ئەوەیە کە بە دوواداچوون بکرێ بۆ بەشە خۆراکی هاوڵاتیان بە تایبەتی ئارد و برنجەکەی کە بە تایبەتتر ئاردەکەی بەڕاستی ئاردێکە کە نەشیاوە بۆ خواردن زۆربەی کات ئێمە بە دوواداچوون بۆ ئەو کارە ئەەکەین ئێستا لە ئێستادا حالیەن و هەروەها ئێمە ئیشێکی کەمان ئەوەیە کە ئەجێندامان ناوە بە سەرۆکی عەفو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەوەیە کە ڕقم حسابێک بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بە تایبەتی سلێمانی بکرێتەوە بۆ ئەوەی ئەو سیستەمی ئەو سیستەمی پاشەکەوتی موچەیە بخرێتەوە گەڕ کە پاشەکەوت کراوە لە مۆزەف و فەرمانبەرانی ئەم وڵاتە بۆ خەرجکردنی هەموو ئەو وەسڵە خزمەت گوزاریانەی کە لە شارەوانی و کارەبا و ئاو هەموو بە مەجالەکانی تردا هەیە و هەروەها ئێمە کە ئێمە داوای ئەم ڕقم حسابیەمان کردو بۆ ئەوەیە کە ئیش و کاری هاوڵاتی و فەرمانبەران بەڕاستی بە شێوەیەکی ئاسان و ئاسانتر بڕوا بەڕێوە بەڵێ کە لە ئێستاوە باسی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەکەی نەخێر هەرگیز لە ئاز ئەو تموح و چاوەڕوانیەدا نەبوو کە ئێمە هاتین تموحمان پێ هەڵچنی بوو بەداخەوە دۆخێک وەزعێکی زۆر خراپڕووی لە هەرێمی کوردستان کردووە کە نەمانتوانی ئەو مەهام و ئامانجێ کە هەمانە وەکو خۆی بیپێچین بەڵام ئەوەش زڕوفێک دروست بووە لەوەیە لە سەر و ئەمەوە لە دەسەڵاتی من و چەندینی کەیانە بێت لە ئێستا ئەنجومەنی پارێزگای سلێمانیش لەسەر کۆمەڵێک تەوەر تەوزیع بووە کە خۆی لە حەڤە لیژنەی هەمیشەیی یابینێتەوە کە ئەم لیژنانە زۆرن لەوەیە ئەندام هەیە لە 4 لیژنەیە بێ وەک پێویست نەتوانێ حەق بە لیژنەکانیانمان بۆی هەر ئەمڕۆیەوە خۆشتان جەنابتان لێرە نێمە تەوەری کۆبوونەوەکەمان پەیوەستە بە کەمکردنەوەی لیژنەکان ئەم لیژنانە زۆربەیان بەپێی تایبەتمەندی لیژنەکان کۆمەڵێ لیژنەمان زۆر ئەکتیڤن زۆر چالاکن لە بەدواداچوونی کاروباری هاوڵاتیان لە کێشەکانیان لە گرفت لە چاودێری لە ڕۆڵی چاودێری کە تۆ ئیشی ئەنجومەن چاودێری و بەدواداچوونە ڕاستە ئێمە لە ڕووی پرۆژە و خزمەتگوزاریەوە نەمانتوانیەوە هیچ بکەین کە بەپێی یاسا دوو مەهامی سەرەکیمانەیە مەهامی پرۆژەی خزمەتگوزاری لە سنووری پارێزگاکەت دووەمیشان چاودێری و بەدواداچوونە بەڵام من وەکو دەستخۆشێکی زۆرم بۆ زۆربەی هاوڕێیانم لە هەندێک لیژنە کە ئەو ڕۆڵیان زۆر بە باشی بینیوە مەشغوڵی کاری لیژنەکانیانن مەشغوڵی کاری چاودێری و بەدواداچوونن بەڵام وەکو سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگاش نای شارمەوە ڕەخنەمان ئاڕاستەی هەیە بە واتایی کە تۆ لەم قۆناغی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە ناوی شانە سنووری پارێزگای سلێمانی کۆمەڵێ تەوەری گرنگ هەیە لە ئێستاە تاکو ئێستا ئەنجومەنی پارێزگای سلێمانی یا داشمان ناوەتێ کۆبوونەوەی لەسەر ناکە یعنی بەڕاستی وەکو کێشەی بەشە خۆراکی هاوڵاتیان مانگرتنی کارمەندانی تەندروستی یاخود لە ڕێی لیژنە هەمە جۆرەکانەوە ئەوە ڕەنبێ لیژنەی نەوت و غازە لیژنەی تەندروستیە لیژنەکانی تر هەمووی کۆمەڵی یاداشتمانەڵێ بە بەنووسین داوەتە دەستەرۆکی ئەنجومەن ماوەیەکی زۆرە بەڵام نایخاتە ئەجەندای کارەوانە لیژنەی پلان و پرۆژەکان لیژنەی شارە هەمووی ئەڵێ ئەجەندامان هەیە هەمووی ئەڵێ بابەتمان بەیاداشت تەسلیم بە سەرۆکایەتی ئەنجومەن کردووە بەڵام بەداخەوە نای شارمەوە خەمساردە لە بەڕێکردن و کارەکردنی کۆبوونەوە دەوریەکانی ماگانە بۆیە تا ئێستا بەشێکی زۆری گرفتەکانمان لەسەرەوەیە کە کۆبوونەوەی دەوری ماگانە ناکەین لەم وەزعەیە کە زۆر زەڕورە ئێمە زۆرمان پێویست بەوەیە کۆبوونەوەکان بکەین و بۆ ئەوی بتوانین کێشەکانی هاوڵاتیان ئەوەی لە سنووری پارێزگای سلێمانی بە ئێمە چارەسەرەک لێ بتوانین حەلی بکەین. بۆ خۆمان نەزانین ئەم ئەنجومەنەوە ئەم خوڵی ئەنجومەن کە دەست بەکار بوو تووشی چی زڕوفێک بووین لە کوردستان شەڕی داعش و نەهامەتی و
نەبوونی پارە و بڕینی بودجە و قوتی خەڵک لەلایەن حکوومەتی عێراقیەوە هاتنی بە لێشاوی ئاوارەکان وای کرد کە پرۆژە و خزمەتگوزاری تا ڕادێکی زۆر بەرچاو لە وڵاتە کەم بێت. ئێستا ئەمڕۆ ئەنجومەن کە لەم زروفایە بەڕاستی بڵێ جێگاتمۆحیان دامەنجومەنەکان نییە، چکە ئێمە بەواتی ئەنجومەن کە خزمەتێکی زیاتر و پرۆژەی باشتر بۆم شارە تەقدیم بکەین. ئەوەی ئێستا ئیشوکاری ئەنجومەنە زیاتر ئیشوکار و سکاڵای هاوڵاتیانەیە کە لە دایرەکان و فەرمانگەکان ئیشەکانیان دواکەوێ یا خۆیان پیان وایە قەدریان لێکرێت. ئیشەکان زیاتر ئەوەیە و ئەم پرۆژەی بیزدەم پێری کارەبا کامڕۆ لە ئارایە ئەم ئەنجومەنە پێی باشە کە ئەوە نەکرێت. ئەگەر کراش ئەبێ سەعاتی پێدانی کارەبا تا ڕادێکی بەرچاو زیابێت بۆی هاوڵاتیان هەموو سوودمەند بن و هاوڵاتیانیش هەموو یەکسەری کرێت. فەرق و فۆ لە بین هیچ کەسێکا لەم شارەیان نەکرێت. لەبەر ئەو زروفە سیاسیەوە لەبەر نەمانی پارە و بودجە و پرۆژەی گەورە و باش بەڕاستی زیاتری شەکانی ئەنجومەنیش کەم بۆتەوە وەکو پێم وتی زیاتر لە سکاڵای هاوڵاتیان و ناخۆی بینێتەوە. بارودۆخ یا ژیانی هاوڵاتیان بەگشتی لە سنووری پارێزگای سلێمانی من پێم وایە لە بارودۆخێکی زۆر خراپە دەژین و هەم فەرمانبەران واتە موچەخۆران هەم مامۆستایان و هەم کاسبکاران و هەموو هاوڵاتیان بە گشتی ینی لە بارودۆخێکی زۆر خراپان و من پێم وایە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوودا ڕەنگە هەموو هاوڵاتیان و موچەخۆران بەشێکی لەو پارەی کە لە ڕابردووە یا لەو موچەیە یا لەو داهاتی کە هەیەیان بۆ بەشێکیان چۆن بڵێ لای خۆیان کۆ کردبووەوە بەڵام ئەوەی لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ئەو بەشە کۆکراوی کە هەیەیان بۆ خەرجیان کردووە من پێم وایە ئێستا ینی هیچ پارەیەکی خەزمکراو نەماوە و من پێم وایە هەموو سفرەی ماڵەکان بە موچەخۆران و غەیری موچەخۆرانیشەوە هەموو سفرەکان بەتاڵ بووە هەموو قاسە و کاسە و گیرفانەکان هەمووی بەتاڵ بۆتەوە کەواتە بارودۆخی هاوڵاتیان لە سنووری پارێزگای سلێمانی بە شێوەیەکی گشتی زۆر خراپەوە لە بارودۆخێکی زۆر خراپە دەژین. پێم وایە کاتی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە پلانێکی زۆر باش و سەرکەوتوو بکاتەوە بۆ ئەوەی ئەم هەلوو مەرجەی کە ئێستا هاوڵاتیانی سنووری هەرێمی کوردستان بەگشتی پارێزگای سلێمانیتایە بۆی بتوانێت ئاڵوگۆڕێک بەسەر ئەو بارودۆخایە بینێت چی لە ڕووی کارەکردنەوەی بازار چی لە ڕووی پیاچونەوە بە سیستەمی پاشەکەوتی موچە و باشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە ئەگەرنا من پێم وایە بارودۆخی ژیانی هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی لە بارودۆخێکی زۆر سەخت و خراپایە. ئەرچی ئەمە دیارە ئێمە ئەرکەکان وەکو پێشتری ژوتم چاودێریە بە دوواداچوونە دەرکردنی بڕیار و پەیڕەوە و ڕاستپاردەیە و ڕێخستنی کاروبارەکانی سنووری پارێزگای سلێمانی لە ڕووی کارجێڕی و داراییەوە. دیارە ئێمە پێشتر لەسەر ئەم بارودۆخەی لەسەر شێوەی ژیانی هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی ئێمە بۆ خۆمان وە چەندین کۆبوونەوەمان ئەنجام داوە هەم لەسەر موچەخۆران و هەم لەسەر مامۆستایان و هەم لەسەر پاشەکەوتی سیستەمی پاشەکەوتی موچە لە کۆبوونەوەی ئاسایی و نەئاساییمان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەنجام داوە و کۆبوونەوەیەکی هەرسێ سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمیش بە نوێنەرایەتی پارێزگای هەڵەبجەش لە هەولێر ئەنجام داوە کە ئەو کۆبوونەوەیش هەم بۆ داوامان کردووە کە پیاچوونەوە بە سیستەمی پاشەکەوتی موچەیە بکرێ هەم داوامان کردووە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان لەو پاشەکەوتەی کە هەیەە بڕێک لەو قەرزانی کە لە سەریانە و لە باج و ڕسومات لە پارەی ئاو و کارەبا و لە سزا و سەرپێچیەکانی هاتوچۆ بتوانن لەو پاشەکەوتە بیدەن واتە ئەرچی ئێمە جارێکی تر ئەڵێمەوە ڕێخستنی کاروبارەکانە لە ڕووی کارجێڕی و داراییەوە و پێشکەشکردن و پەسەندکردنی ئەو پرۆژانەیە کە لە خزمەتی هاوڵاتیانەیە. بێگومان ڕەوشی هەر هاوڵاتێکی سنووری پارێزگای سلێمانی وەک هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان وایە بارودۆخێکی خراپە بێزگە لەو چەند مانگی کە لە 2015 موچەی وەرنەگرتووە ساڵی 2016 بە تێکڕا هێشتا نەبووەتە 12 موچەکە وەریگرتووە کە ئێستا مانگی نزیکی من لە مانگی 2017 ئەمانە هەموو تەسیریاتی سلبی هەبووە و بێزگە لەوە پارەی پرۆژەکان خەرج نەکراوە
هەموو ئەمانەوای کردووە کە هەم ڕێژەی بێکاری زیابێ لەگەڵ ڕێژەی هەژاری زیابێ واتە بارودۆخی هەرێمی کوردستان بە تێک ڕای بارودۆخە بەڵام ئەگەر من بەتەنەوە سلێمانی باست بۆ بکەم بێگومان بارودۆخێکی لە ڕووی ئابووری و بارودۆخێکی ناسەقامگیرە و لە ڕووی داراییەوە بەڕاستی لە بارودۆخێکی خراپە ئەتوانین بەوە هەڵی سنجێنین کە بێجگە لە حکوومەت کە ئێستا خۆی لە قەیرانی ئیداری و سیاسی و دارایی هاوڵاتیش بە هەمان شێوە لە قەیرانی دارایی بۆ خۆیەتی بوو چکە هەر ئەگەر حکوومەت بچووکەینەوە بۆ خێزانەکان هەر خێزانێکیش بۆ خۆی بەتایبەت بودجەیەکی هەیە ئەم بودجەیە کورتی هێنا و هاوڵاتیەکی دانیشتوی سلێمانی ئەگەر پێشتر لە مۆبیلیاتێک لە پێشەنگایەکی ئۆتۆمبیل لە هەر شوێنێک لە نووسنگەیەکی خانوبەرەیان لە مۆبەرهێنێک شوقەیەکی بە قیز وەرگرتە بێ ئێستا ناتوانێت التیزام کە لەبەرەوەی ئەو کاتێک کە حسابی ئەو موچەی کردەوە کە وەرێگری اینجا دەسی برە بۆ ئەو کاڵایکەی هێنێ ئێستا موچەکەی کورتی هێناوە لە کاتی خۆشیان نایدرێت بێگومان هەموو ئەمانە ئەزمەی نەفسی و کێشەی کۆمەڵایەتیشی دروست کردووە بەگشتی بارودۆخەکە من بە خراپی بینم ئەمەی کە جەناب باست کرد زەختەکان لەسەر هاوڵاتیان بە تایبەتی لە کارەبای 20 ئەمپێریە ئەمە زیادکردنی لۆدە بۆ سەر نفسێت و بۆ سەر دەرونی هاوڵاتی لە کاتێکا کە تۆ خۆ ئاماژە پێدام بۆم باسکردی کە بە هەموو ئەم کێشانەوە تۆ کێشەیەکی تری بۆ ئیزافایەکەیش زیادکردنی یان تەحلیلکردنی بێگومان هەموو ئەوانە یان دابشکردنی پێوەری ئاو وەرگرتنی بڕێک پارە لە بەرامبەری ئەمەش بێگومان دیسان لۆدێکی ترە تەحلیلکردنی کارەبا وەرگرتنی بڕێک پار لە بەرامبەریەکە ئەمە ئێمە هێشتا لە ئەنجومەن ڕێگەوانە داوە تێپەڕێ و جێبەجێکردی هەموو ئەمانە بێگومان زەختێکی زیادە نەخرێتە سەر ئەو زەختەی کە لە هەموو هەرێمی کوردستان بە هاوڵاتیانەوە هەیە بەڵام ئەمی کە من لە سێمانی باسکری مەش بێگومان شتێکی زیاتر ئاخۆ دقیق ئاماژۆ پێکرد بێگومان ئەمە کاری دەسەڵاتان فیزیکیە کە لە چوارچێی پارێزگایە ئێمە لە ئەنجومەن کاری چاودێر بە دەرچوومان هەیە بەڵام ئەوەی ئێمە ئاگاداری بە دەرچوومان کردوێتە ئێستا هەم دایرە معنیەکان هەم وەزارەتی معنی هەم پارێزگا هیچ هەنگاوێکی دڵخۆشکەریان نییە ینی با بڵین نەگەشتنەوە هیچ ئەنجامێکی دڵخۆشکەر کە هاوڵاتیان لە قەیرانی سوتەمەنی ڕزگارکردن بەداخەوە کە ئەبوو ئەو سەردانانی کە ساڵانی ڕابردوو پارێزگار بۆ بەغدا کردی بۆ چارەسەرکردنی کێشەی سوتەمەنی و کارەبایە بۆ ئەمانە درێژەی پێ بدرایە نەق لاخە قەتع کردیان سنڕێ بە هەربیانەوە بێ لانی کەم لە پێناوی کە کێشەی کارەبا ئێستا 20 ئەمپێری لە ئارادا نابوو سەرمحەوی لە ئارادا نابوو لانی کەم کێشەی سوتەمەنی ئەم ساڵ هەروکو ساڵی ڕابردووش چارەسەرکرا ڕێگەی بەغداەوە هەنگاوێکی جدی بوو بەڵام بەداخەوە کە ئەمەی کە پێی گەشتون ئێستا ئەوەیە کە حکوومەتی هەرێم نەود نادا و حکوومەتی بەغداش بێگومان نانێرێ لەبەرەوە لە ڕووی دابینکردنەوەتەوە هاوڵاتیانی سلێمانی بارودۆخێکی خراپدان. طبعا لە ئێستادا تۆ بڵێت و نەڵێت بارێکی ناهەمواری نەخوازرا و هاتۆتە هەرێمی کوردستانەوە و ئەوەی ئێمە قسەی لەسەرەکەن ئێستا شاری سلێمانی و دەوروبەرێتی بە حکومە مەنیۆنەری ئەوانین بەڕاستی بارێکی ناهەموارە باری ئیداری باری کۆمەڵایەتی باری دارایی هەموو ئەمانە باری ئیداری لەسەر هەمیان و باری ئیداری لەسەر و هەم ئەمانیانەوە کە ئێستا ئەم بێبوجێ و بێموچەیە ڕووی کردوتە وڵاتەکەمان وڵا هەرێمی کوردستانەوە بە تایبەتی بەڕاستی کاری تێکردووە ئیشوکاریان زۆر ناڕوا بەڕێوە چونکە تۆ بۆ هەموو ئیشوکارێکە دەسی ئەیتێ پێویستی بەوەیە کە بەشە بودجەیەک بەشە موچەیەکرد لەبەر دەسابێ بۆ بەڕایکردنی کارەکان. طبعا ئێمە وەکو ئەوە زیاتر پەیوەندی بە لیژنەی سامانە سروشتیەکان و زەوە هەیە بەڵام من بەش بە حاڵی خۆمەوەی کە ئاگاداری بم هەوڵ دراوە بۆ ئەوەی کە ئەم بەشە نەوتە بدرێ بەڵام هەتا ئێستا نەوتەکە نەگەشتۆتە هەرێمی بڵێن بە تایبەتی سلێمانی و هەروەها ئەو کارتی زیرەکەی کە کراوە و ئەمەش بەڵایکی ترە بۆ سلێمانی کە هاتووە بەڕاستی چکە هەموو بەڵایەک ڕۆکاتە سلێمانی پێش هەمووی لەسەر سلێمانی مشتەکان تاقیەکرێتەوە خۆی وەکو کارەباکەش کە 20 ئەمپێریەکەی بەڕاستی ئێمەش ئێستا تا ئێستا 20 ئەمپێری ڕێگریمان لێ کردووە ئەمەی ئەم کارتە زیرەکەی کە دانراوە بەڕاستی بۆ کۆمپانیاک دەرچووە کۆمپانیاکە لە پێشا دەونی بوو بەڕاستی ئەمە خوێن مژینە هەمووی بۆ هاوڵاتی بە تایبەتی شاری سلێمانی تۆ بڵێیت و نەڵێیت ئێمە ئەومان کەم کردەوە بۆ نۆنیوەکە ئێستا خەڵک هەنی زۆربەی خەڵک ئەم کارتەی وەرگرتووە بۆ ماوەی 3 ساڵە بەڵام لە ئێستا نەود نییە ئێمە چوونە لای کاکسەردار کە پارێزگاری سلێمانی بە وەکالەت ئێمە چوونە لایوتمان ئەمە هەتاکەی ئەم خەڵکە چاوەڕێ بێ ئەم کارتی زیرەکە ئێمە تازە و دراوە و کراوە شکرین بەمە چی بکەین ئێستا بۆ نەوتەکە نییە وتی من ئەگەر هەتا ماوەیەکی کە و هەموو برادران شاید وتی هەتا ماوەیەکی کە من ئەگەر ئەم نەوتە نەدرا من ڕایگرم بەڵام مەعەل ئەسەف هەتا ئێستا کارتەکە ڕانەگیراوە و ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەن ئەو کۆمپانیایی کە بۆی دەرچووە لەگەڵ ئەو مەجموعەی کە موافقەیانە سەر کردووە یامانەتە دا سەر دەست داواکاری گشتی.
بەدڵنیایەوە بارودۆخی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ئەگەر جارێک خراپێ بەهۆی دۆخ و قەیران و وەزع و زروفی دارایی و سیاسی و ئابووری هەتا دوایی ئەوە سلێمانی دوو جار چەندین جارەتوانین بڵێن سلێمانی کە بۆتە قوربانی. یەکەمیان ئەو بارودۆخە ئابووری کە ڕووی لە هەرێمی کوردستان کردو هەمووی گرتووەتەوانێ سلێمانی ژێکێکە لەو پارێزگا گەورە و استراتیجیانەی کە لە هەرێمی کوردستانە اعتیبارێکی زۆری بۆ کرێ. دووەمیشیان سیاسەتێکی تری سزادانی سلێمانی کە ئەوەی تا ئێستا ئەم شارە لە ڕووی مێژوویەوە ملنادا بۆ هیچ دەسەڵاتێک بە واتایی ناتوانێت ملکەت و کۆیلەی دەسەڵات و فەرمانڕەواکان بن کە بۆ خۆیان بتوانن بەکاری بێنن. بۆیە تا ئێستا بەداخەوە کە ئەڵێم ئەم شارە سزایەکی زۆریش دراوە. ئەگەر ئێوە خۆتان دەبینن کەسێکی ئەلامین لە ئەلامەکانە سیرکەن لە هەولێر سەیریکەن لە دووهۆک ئەو هەموو پرۆژە و خزمەت گوزاری کە لە هەولێر هەیە کە خۆتان جوتان لێ لە ڕێ ئەندام پەرلەمانە بە ڕێزەکانتانەوە لە سلێمانیا تا ئێستا سێ پرت هەبووە هیچی تەواو نەکراوە. نەسریەکان ئەگەر تۆ حسابی نەسرەی هەندێک دەوائیر بکەیت کە بۆ خەرجی دایرەکەی بە ئاکرێ و بە دووهۆکە کە چەندێکە بەڵام لە سلێمانیا ڕوبعێکی ئەوەیە. بە نمونە تۆ ئەڵی داهاتی محافەزەیەکی سلێمانی کە بەقەدەر هێندەی سلێمانی و دووهۆکە بێت لە ڕووی ژمارەی دانیشتوانەوانە 25 ملیۆنە بەڵام بۆ حسابی بکەی بە دووهۆکێ بە 220 ملیۆنە. یعنی تۆ سەیری کە ئەم شارە سزادراوە لە ڕووی مالیشەوە بۆ ئەوی نەتوانێ خزمەتی بکرێ بۆ ئەوی نەتوانێ هەتا لە ڕووی فەرمانگە حکومیەکانە وەک پێویست بەکارەکانیان نەستن چونکە تۆ ئیدارەدان بەشێکی لە ئیقتیسادە تۆ ئیقتیسادەکەت بتەو نەبێ ناتوانێت ئیداری حکومڕانێکەشە بێ. بۆیە بەداخەوە من ئەڵێم کە ئەم سلێمانی بە شێوەیەک پەراوێز خراوە ئەتوانم بڵێم چەندین ساڵی شێوێ تا بێتەوە سەرسکەی خۆی. وەڵا بەڵام ناشی شارمەوە کەم تەرخەمی دەسەڵاتدارانیش لە سنووری ناوچەکە. ڕاستە لە ئێستاە ئەم سلێمانیە کۆمەڵێک بەپێی بەرکەوتی هەڵبژاردن لە حکوومەتی خۆجیە کۆمەڵی لایەنەی بابەڕێوە بەڵام تۆ وەرە ئەساسیەکەی بەرچیەیە. ڕاستە لە ئێمە لە بڕیاردانە هەین بەڵام لە ئابووریە زەعیفین ئەگەر محافەزەکە بەدەست ئێمەیە بەڵامیشتێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتە جێگری هەیە کە سەرپەرشتیانی ناوچەی سلێمانی و زۆنی بۆ واتایە بڵێن سەوزونولیەکە بۆ ناپرسێ لە بەڕێ سەرۆکی حکوومەت بۆ ئەم بودجەی ئەم محافەزەیە ئاوهایە بۆ ئێرەوایە بۆ ئەم پرۆژە خزمەت گوزاریانەی کە خۆی لە جادی 120 ئەچ افتتاحیەکاتەوە ئەی بۆ جەنابی جێگری حکوومەت ناپرسێ بڵێ وەرە ئەو ناوچانەی سلێمانی ئەو جادانەی سلێمانی بۆ هەمووی کەوتون و هیچی پرۆژەکانی کاریگانەکەن. ئێمە کردومانە بەڵام لە ڕێی جەنابی پارێزگار لەبەرەوەی پارێزگاریش خۆتان نەزانن کێشەی هەیە بەڵام توانیوێتی بگەێنێ بە قوبات تاڵەبانی بەڵام ئێمە لە ستافی حکوومەتانین لە ئێستاە من نایشارمەوە پاکانەش ناکەم. ئەو کاتێک کە وەزیری دارایی کە وەزیر بوو ئەو تۆزە پارەی کە بۆ سلێمانی سەرف کرا بۆ کۆبانی هەنێ شوێن لەژێر دەسەڵاتی بەڕێز وەزیری داراییە بوو هەندێک مالی سەرف کرد بۆ سنووری ناوچەکە بەڵام بەڕێز ئێستا دەبێمە لە قوبات تاڵەبانی بپرسین بۆ ئەو کە جێگرە علی بەڕا لە دوای سەرۆکی حکوومەت و جێگرە بۆ ئەم شارە ئاوها پەراوێز خراوە کە شاری با و باپیرانی خۆیەتی بۆ ناپرسێ بۆ بەکارەکەی هەڵناستێ ئەمە ئەرکێکی زۆرە کەوتۆتە سەرشانی ئەو ئێمە پێشمان و تۆ خۆشتان ئاگادارن لە ڕێ ڕاگەیاندنەکانەوە دوێنێ لە کۆبوونەوەیە بوون سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان بەیەکەوە بە ئامادەبوونی بەڕێز قوبات تاڵەبانی کە ئەو دوو پرسە گرنگە هەم سیاسی و هەم ئیداریەکەی کە پەیوەستە بەوانەوە بە دڵنیایەوە خراوەتە بەردەمی. ئەوە شتێکی معلومە لەلای هەمومان نەکرد کوردستان ڕەنگە عێراق و ناوچەکەش بار و زروفی هاوڵاتیان و قوتی خەڵک و بودجە و دەستکەوتی خەڵک ڕوو لە کزیە. بار و زروفی هاوڵاتیان لەو ڕۆژە خراپە بەڕاستی و توانین بڵێ زۆریش خراپە هەم لە ڕووی پارە و جیرفانیەوە و زروفە سیاسیەکەش لە کوردستان هەمومان نەزانین کە زروفێکی سیاسی ناهەموارە بۆیە زۆر خراپە و هیوادارم لەمە خراپتر نەبێت. سلێمانی ئەگەر بیت سێریکەی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران خەڵکی سلێمانیە و خاوەنی دەسەڵاتە لە حکوومەتی هەرێمی کوردستان و چەند وەزیر خەڵکی سلێمانین و لە ئەنجومەنی وەزیرانن بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانەکەن. بۆیە بەڕاستی من سەر لەبەری ئەو قسەیە ڕەدەکەمەوە و پارتیش کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەدەستەوەیە
خۆی بە خاوەنی سلێمانی و هەموو کوردستان ئەزانێ حیزبێکی لۆکاڵی نییە تەنها حیزبی هەولێر بێ و بێوە خزمەت بە هەولێرکە بۆیە ئەو قسەیە سەر لەبەری لە لای من ڕەفزە پردی کۆبانی پێم وایە لەسەر پارە پەچی نەکەوتووە چکە حکومەت هێرێم پەیمانی هەبوو کە پارەیان بە سەرفکە و بۆشی سەرفکردن بەڵام هەندێک جار پرۆژەکان شتی زیایە لە دوای ئیزافەی بۆ دروستە بێت ڕەنگەوە کاتی بێت بەنسبەت ئەو شەقامی هەولێرەوە ئەو کۆمپانیایە پارەی وەرنەگرتووە و تەواوی کردووە کە دوایی پارەکەی باتێ حکومەت هێرێم ئەژنامە ناکاتەوەی جیاکاری لە بینی سلێمانی و هەولێرا بکرێت و وەکو وارزم کردی پارتی حیزبی هەموو کوردستانە خۆمان بە خاوەنی هەموو کوردستان نەزانین بۆیە قەدەوە لە ئێمە ناوەشێتەوە و نایکەین غەدر لە شارێک بۆ شاریشتر بکەین دەسەڵاتی ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بە خۆشم وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە هەموو ئەندامەکانیشەوە ئێمە کەمتر تەدەخل لە کاروباری سیاسی ناکەین لە بەرەوەی کاری ئێمە نییە بەڵام نوێنەری هەموو لایەنە سیاسیەکان دیارە لەناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیایە و هەموو ئەو کاروبارە ئیداریەکان کە ئێستا لە ئێستادایە هەمووی بۆ خۆشتان دەیبین و دەزانن یعنی هیچ بۆشاییەک نییە لە ڕووی مەسەلەن بەرپرسیارەتیە لە ڕووی بەرپرسی کارژێڕیان داراییەوە بەڵام ئەو کێشانەی کە هەیە ئەوەیە لە پارێزگای سلێمانی واتە تا ئێستا ئەوەی کە پێویستە لە سلێمانیا جێبەجێ بکرێن سیستەمی لامەرکەزیە بەنسبەت ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە گرنگترین مەسەلەن گرنگترین کارەوەیە کە لە داهاتوودا بتوانین جێبەجێ بکەین پەیڕەوکردنی سیستەمی لامەرکەزی و لە نەبوونی پەیڕەوکردنی سیستەمی لامەرکەزیە ڕەنگە هەندێک لە دەسەڵاتە کاریگەڕی و دارایەکان خۆی لە خۆیدا کەمە بێتەوە ئەگەڕێتەوە بۆ وەزارەتەکان و بەشێکی زۆریشی گەڕاوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران لە ساڵانی ڕابردووداواتە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئەنجومەنی وەزیران کۆمەڵێک بڕیاری دەرکردووە کە هەموو بڕیارەکان بچێکی زۆری گەڕانوتەوە دەسەڵاتەکانیان گەڕانوتەوە بۆ ئەنجومەنی وەزیرانە بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان کە ئەمە خۆی لە خۆیدا دەسەڵاتی کارژێڕی و دارایی لە سنووری پارێزگای سلێمانیدا کەم کردوێتەوە ئەمە چارەسەرەکەی تەنها بە سیستەمی بە پەیڕەوکردنی سیستەمی لامەرکەزیە بێ ئێمە بۆ خۆمان لە هەمان کۆبوونەوەکەی هەولێرە و هەر سێ سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم و قسەمان کرد ڕایۆژ و گفتوگۆیەکی زۆرمان کردووە لەسەر ئەوەی کە بتوانین لە داهاتوودا یعنی بە تەنسیق و لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و لەگەڵ ڕایشکاران و پسپۆڕ و شارەزایانی بواری سیستەمی لامەرکەزیە بتوانین داوا بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە سیستەمێک پەیڕۆکات لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیانێ بێت لە سنووری پارێزگاکانی هەرێمی کوردستانە تا ئێستا نەمانتوانیوە ئەو سیستەمەی کە خۆمان دەمانەوەیە ئەو سیستەمەی کە یاساکە دیاری کردووە وەکو سیستەمی لامەرکەزی تا ئێستا لە سنووری هیچ پارێزگایەکی هەرێمی کوردستانە جێبەجێ نەبووە و هەر سێ سەرۆکایەتی بڕیارمانداوە کاری پێویست بکەین بۆ ئەوی بتوانین سیستەمی لامەرکەزی پەیڕەوکردی و دەسەڵاتەکان بگەڕێتەوە بۆ دەسەڵاتی کارژێڕی و دارایی هەم بۆ لایەنی جێبەجێکاری پارێزگای سلێمانی لە لامەرکەزێت بوونی لامەرکەزێت ئەوەیە کە مەسەلەن دەتوانی لە ڕێخستنەوەی کاروبارەکان لە ڕووی کاریژێڕی و دارایی و دەسەڵاتەکان لە سنووری پارێزگای سلێمانی خۆیدا دەبێ واتە خۆی هەم وەکو ئەنجومەنی پارێزگا هەم پارێزگاش دەتوانێت بە تەنسیق لەگەڵ ئەنجومەنی پارێزگایە دەتوانێت ئەو بڕیارانی کە پێویستە بیدات و ئەو دەسەڵاتانەی کە پێویستە و لە سیستەمەکەیە دیاریەکرێ ئەتوانێت بەکاری بێنێ بە بێگەڕانەوە بۆ وەزارەتەکان بە بێگەڕانەوە بۆ ئەنجومەنی وەزیران واتە زیاتر لەبەرەوەی ئەنجومەنی پارێزگاکان بەردەوام تێکەڵبوون و کۆنتاکێکی زیادی هەیە لەگەڵ سەرجەم هاوڵاتیانە لەگەڵ سەرجەم چین و توێژەکانە کەواتە دەسەڵاتەکان کە لەوێوە دیاریەکرێ هەموو ئەو بڕیارانەیە دەدرێت لە بەرژەوەندی و خزمەتی هاوڵاتیانە بێ واتە دەسەڵاتەکە زیاتر ئەبێ و کارەکان باشتر ڕێکەخرێ و ڕۆتین و زۆر کەمتر ئەبێتەوە و کارەکانیش بە خێراتر جێبەجێەکرێت. من لەگەڵەوە کۆگنیم کە ئایشی دەسەڵاتدار بێت لە سلێمانیا بەڕاستی ئەمە ناولێلانێکی هەڵەیە لانی کەم لە دوای ئاڵە گۆڕکردنی دەسەڵاتەوە چکە ئێستا تۆ شایەتی کە چەند ڕۆژێکە قایم مقام ڕادەسیێکی دیکراوەتەوە
واتە لە مانگی هەشتی ساڵی ڕابردووە پارێزگار لای برایانی بزوتنەوەی گۆڕانە قایمقام لای برایانی بزوتنەوەی گۆڕانە هەموو بەڕێوەبەرە گشتی هەستیارەکان لەوانی کە ژیانی خەڵکی پێوەیە لە پەروەردە لە ئەوقاف لە ڕێگاوبان لە کشت و کاڵ لە شارەوانیەکان و لە ئاوادانکردنەوە لە پۆلیسی هاتوچۆ لە پۆلیسی ١04 و چالاکی هەمووانە هەموو کەرتی هەستیارن کە لە لای برایانی بزوتنەوەی گۆڕان کە ئێمە هاوپەیمانەتیمانێ لە جاتی ڕێکەوتنی دوو ڕێکوتمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هێواتە من کۆگیم لەبەرەوەی کە لەوەی کە ئێستا دەسەڵات لای یشتی نیشتیمانی کوردستان بنەخێرە دەسەڵات بۆی کە تۆپی دەسەڵات پارێزگارە دواتر قایمقام و بەڕێوەبەرە گشتەکان هەموو ئەمانە زۆربەی زۆریان لای بزوتنەوەی گۆڕان بەڵام یەکێتیەوەی کە هەیەی لانی کەم ئەگەر هەریچی نەکردبێت الزامی کردووە بوو بە ئەنجامی هەڵبژاردن و بۆ ڕێکەوتنی کە لەگەڵ گۆڕان هەبێتی هەم پارێزگار لە کاتی خۆڕا دەستکراوە هەم بەڕێوەبەرە گشتەکانی تێ و هەموو ئەوانەی کە بەپی پشتی بزوتنەوەی گۆڕان بێگومان درراوێتە لەبەرەوەی یەکێتی ئێستا دەسەڵاتی ڕەهانیە لە سلێمانیە من ئەوم نەبیستوە گەرەوە ناوی تەنمیە قالین بێ ئەوە لە بەغداوێت لە ساڵی 2014 لە 2015 هیچ پارەیە کەمترینیان 9 میلیارد دینار بۆ گەشتوە سلێمانی هیچ پارێکی بناوی تەنمیە قالیمەوە نەگەشتووە ئەمەی جەناب باسێکی من ڕاستی لە ڕاگەیاندنەوە بیستمانە و کردنەوەی شەقامی 120 مەتریش لە هەولێر یاخوا پیرۆزیان بێ بەڵام سلێمانیش شایستی ئەوەیە کە 120ێکی دیکە هەبێ بیانووی مبارڕی ئەوانەوەیە کە ئەوە بەرهێنا یان ئەو مقاولی کە کردوێتی بە قرس کردوێتی بەڵام ئەکرا قرس پێدەریکش لە سلێمانی بدۆزرایەتەوە بۆی کە پرۆژێکی وای بۆ جێبەجێکرا بەر حاڵ ئێمە ئەمەی دواییان تازەیە ئێمە لە ئەنجومەنەوەی پێمان بکرێکین بۆی کە دڵنیاین کە سلێمانی شایستی زۆر لەوە زیاترەکە ئێستا هەیەی خۆی تۆ بڵێتونەڵێ لە وڵاتی ئێمە هەمووی سیاسەدەی با بڕێ جا هەج وڵاتێک سیاست بردی بەڕێوە نەجاحەتی نییە لە کاری ئیداریە چکە بۆ تۆ بڵێتونەڵێت ئێستا هەر بۆ نمونەیمە شاری سلێمانی باسی شارەکانی تر نەکەین شاری سلێمانی ڕاستە ئیداری خۆی هەیە و ئیتر هەموو شوێنەکان تایبەتن بە ئیش و کاری خۆیان بەڵام هەمووی کەسی سیاسیی با بەڕێوە چۆن کەسی سیاسی با بەڕێوە مەسە بۆ نمونە یەکێتی هەموو حسەکانی خۆی دابەزانووە ئەوانەی کە مدیری دایرەکان ئەوەی بەڕێوەبەری گشتیە ئەوەی سەرۆکی فەرمانگەیەکە هەموو حیزبین کەواتە هەموو کەسی سیاسین لەبەرەوە ئیداریەکەش ئەبێ بە سیاسی یان چۆن لێ سیاسی یا ئیداریەکە بەرگێکی سیاسی لەبەرەکرێ کە ئەمە هەردووکیشیان ئیداری و سیاسی پەیوەندی ڕاستەوە خۆیان بەیەکەوە پێویستە یعنی ئەمە حکومەت ئاوڕێ لەمە باتەوە چکە لە هەموو وڵاتانی جیهانە ئەمەیەکە ئیتر دوای ئینتیخابات ئەو کەسە سیاسیانە دەرەچن بۆ پۆستە ئیداریەکان ئیتر بەرگی سیاسی لەبەر خۆیان داکەن بەڵام لەم وڵاتی ئێمە ئەو بەرگە هەر لەبەریانەیە هەروەکوتم بۆ بە مزایدەی سیاسی یعنی هەموو شتەکان بە مزایدە کراون ئیتر ئەم چەند دەنگی هەبێ ئەمی کە دوو ئەو نەبێ ئەو چەندی هەبێ ئەوە ئەوە وای لێکراوە ئەنجاوکوتم سیاست بەرگی ئەو بەرگە سیاسەیەک بەرگی یاوەتی بەسەر ئیداریەکە ئیدارێکی داپۆشیوە لەبەرەوە بە ڕێی من ئیدارێکی ناجح نییە لە سلێمانیە چکە تۆ بڵێ تونەڵێت ئەو کەسەی لە بەردڵی منای ئیش و کارەکەی ڕۆ ئەو کەسێکە لە بەردڵی منانی ئیش و کارەکەی ناڕۆ ئەم ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەن ئەوە زیاتر پەیوەندی بە لیژنەی کارگێڕی و داراییەوە هەیە بەڵام وەکو زانیاری خۆم تقریبا ئێمە هەوڵمان ناوە کەم شتە نەبێ بەڵام هەر تۆ بڵێ تونەڵێت هەر ئەبێ چکە تۆ بۆ لێرە سلێمانی حیزبی حاکم یەکێتیە دوو هەمیان گۆڕانە بزانم گۆڕان هیچ دەستی لەوە هەڵگر من لە من ئەم بەرگە سیاسیە بە ئەو کردوێتی من نیکەم تەوان کردوێتی هەروەها ئێمەش ئەمە حاشا هەڵنەگرە بەدڵنیاییەوە غیابی دەسەڵاتی سیاسی کاریگەریەکی زۆری کردوتە سەر دەسەڵاتی کارگەڕی و دارایی بە واتای تۆ کە ئێستا ئێمە خۆتان ملاحەزەیکەن زۆربەی پۆستەکان شاغرن لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە گەرمیان زۆربەی فەرمانگە حکومیەکانمان وەک پێویست نییە نە لە ئاڵوگۆڕانە لە دەستا و دەستکردنی پۆستەکانە کاریگەریەکی زۆری هەبووە لەبەر ئەوەی زۆربیان ئەمانە پێویستیان بە مەرسومی هەرێمایەتی هەیە لە ئێستا ئێمە پۆستی سەرۆکی هەرێم ئەوە نایاساییە هیچ شەرعیەتێکی یاسایی نییە بە هەمان شێوە قایمقامە مدیر ناحەیە هەم بە جەنابی پارێزگاشەوە پێویستی بە مەرسومی هەرێمایەتی هەیە کە ئەو پۆستانە دەبینی لە بەشێکی زۆری پارێزگای سلێمانی هەڵەبجەمووی بە وەکالە دەبڕێن بەڕێوە ئەمانە کاریگەری چۆن نییە تۆ ئەو دەسەڵاتی کە محافظێ هەیەی بە نمونە ئێستا لە بری پارێزگارە دەسەڵاتی نییە وەکالەتەکە ئەو مدیر عامەی
یا و قایم قامەی کە دەسەڵاتی هەیە بە مەرکەزی خۆی بە هەموو دەسەڵاتەکانیەوە وەکالەتەکەی بەو شێوەیە نیە. خۆشتانەوە ئاگادارن کە ئێستا پۆستی پارێزگای سلێمانی کە مهمە ئەم شارە لە ڕووی استراتیجیەوە محافزەکەی دانەنراوە. ئەمەش چییە؟ ئەمە کێشەی سەرۆکایەتی هەرێمە، ئەمە کێشە سیاسیەکەی هاتۆتە ناو کێشە ئیداریەکەوە لەبەرەوەی پێویستی بە ئیمزای مەرسومی سەرۆکایەتیە ئەوەکو بزوتنەوەی گۆڕانیش ڕازی نەبوون کە ئیمزا بکە و شەرعیەت بە بەڕێز مەسعود بەرزانی بنەوە بۆیە تا ئێستا دەبینن پۆستی پارێزگای سلێمانیش ئەو شاغرەیە کەواتە کاریگەرێکی زۆری کردووەتە سەر ناوەندە ئیداریەکان و بەڵێ پۆستەکان شاغری زۆر بەخۆیانەوە بینن. لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە ئیدارەی گەرمیان ئیداری ڕاپەڕین، بەڵام لەژێر دەستی ناوچەکانی پارتیا بێ وا بڵین بەو شێوەیە نەبن. بە دڵنیاییەوە کێشەی دروست کردووە چونکە تۆ هیچ پرسێکی ئیداری بەبێ پرسە سیاسیەکە یەکلا نابێتەوە. ئەمە وایە واقعەکە لە هەرێمی کوردستانە هەتا پرسی سیاسی یەکلا نەبێتەوە ئیداریەکەش چونکە دوو دوانەی ئەها لێکدانە بڕاون ئیداری و سیاسی مەربوتن بەیەکەوە. ئەم دوو پرسە دەبێ هەتا ئەگەر پرسە سیاسیەکە یەکلا نەبێتەوە ئەو پرسە ئیداریانش لە سنووری پارێزگای سلێمانی دەوروبەری یەکلا نابێتەوە. ئەوەی لەبەر چاوی هەمومان ڕۆن و ئاشکرایە ئەم دەسا و دەستکردنی پارێزگاری سلێمانی چەند مانگی پێچوو و چەند گرفتی یاسایی بۆ هاتە ڕێگای. ئێستاش نەچۆتە سەسکەی خۆی. ئەمە معنای وایە بەڵێ ئەم شێوی سیاسیە تاسیری زۆری کردۆ سەر ئیداری سلێمانیش. شتێکی وازە هەوامومانەی بینیم. پارێزگار ئێستا سلێمانی پارێزگارەکەی بۆ 1 ساڵ مۆڵەتی وەرگرتووە. کاک سەدا قادر لە جیاتی پارێزگار کە دڵنیان بە هەموو سەلاحەتی پارێزگارەوە ناتوانانی شکارەکان بۆیە بەڵێ تاسیری خۆی هەیە. شێوی سیاسی لەرچی وڵاتێکا بوو بە دڵنیایی تاسیرەکاتە سەر خزمەتگوزاری و پرۆژەوە مشتێک. ئەم شێوە سیاسە بەدەست ئەنجومەن نیە. ئەنجومەنێکی چاودێریکەرە ئەگەر قەزد لە ئەنجومەن بێ. ئەگەر وەکو پارتیش باسەکەی ئەوە عیلاقەی بە پارتیەوە نیە وەکو حیزب چکە ئیتفاقی بینی 2 حیزب بووە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان 2 ساڵ بە 2 ساڵ پارێزگاری سلێمانی وەرگرت. ئەوە ئیتفاقەکەی خۆیانە. ئەگەر تاواش نەچێتە بواری جێبەجێکردنەوە یان بە تاوی بۆیان جێبەجێ نەکرێەوە خۆیان نەزان. بە دڵنیایەوە دوولایەنە لێی بەرپرسە چکە ئەوە 25 ساڵ زیاترە پارتی تەنها بەڕێوەبەرێکی لە شاری سلێمانیانە و نەماتواریەوە مۆزەفێک لێرە تاینکەین.